تۆچی بۆ مزگەوت دەست ئارە وڵای باران زوو وڵای پێش بانگ بچم بۆ مزگەوت تا فرێ بکەوم دەزۆرگەم فرێنوێژەکە بکەوم چی وای کردەوە کە لێرە بێت والله غير بمعاناتمانەیە بێ بێ ئاوی گەرم بێ وەزعین زۆر والله زۆر بێ وەزعین بیست ڕۆژ 20 ڕۆژە بێ لەم حاڵەت ئەژین 25 ڕۆژە بێ ئاو بێت والله ناڵم خاتاکەی نەکەن ئەگەوارەکە ما زادەکە ئەکسەر فەسڵەکات عینەن تحمل ناکە سبوت دوم محاولة الربط كان إن شاء الله معاد ما نابي بوشوية دعوة كارين أو محاولين بالربط كما تدري كهذا والله بس لو تفكر كهوي خلاص كهرباء أو ناتو أو قرن ناكر توتي بو مزجود أنا والله بينا زو والله بيش بانك بتسمو مزجود تاب فريبكم دزون كم فرينج يجيبكم يا أخي أو لما أو نية بخواناتو بأوساد دزون الجري زود لا والله نية نابين أو قرن زود نية ناتو كان نبي جزرة كان قرن بس شتون ناتو أو قرن بيه يعني ناچار توچی بۆ مزگەوت دەست بەڵێ ئەرە وەڵام مزگەوتەکەش دوورە لێرە تقریباً 10 دقیقە بە پێ لێرەوە بانجادەکە نزیکەی 25 ڕۆژە توچی بۆ مزگەوت بەڵێ خۆم هەرە چیم بوو بەس لەبەر بەزووتر بڕۆم لەبەرەوەی بسم الله فرێدی نوێژەکە بکەوم پێش بانگ بڕۆم لەبێت تا دەزیۆن ئەگرم ئینەکەم فرێدی نوێژەکە بکەوم پێشتر لە ماڵ دەزیۆن شتا دەکرد بەڵێ بەڵێ